ئایا خراپی میزکردن و چورکە میزە و کۆمەڵی نیشانی کە تەنها هۆکارەکەی هەڵاوسانی پرۆستاتە؟ بەنای خۆی گەورە و میهرەبان بەڕێزان بە تاکید نەخێر. ئەو نیشانانە ئەگەری هەیە هۆکاریکەی لە پشت بێ وەکو تەسکبوونەوەی بۆ ڕیمیز. نمونەیەکمان لایە چارەخوازێک سەردانی کردین میزی بە زەعیفی بۆ دەکرا، شەوان زوو خەبەری دەبووە و چورکە میزەی هەبوو، دوای پشکنین دەرکەوت ئەم چارەخوازە هەڵاوسانی پرۆستاتی نییە، تەنها تەسکبوونەوەی بۆ ڕیمیزی هەیە. طبعاً لە ڕێگای بەنجی خۆجێیەوە بە نازوری نەرم هەر لە کلینیکی تایبەتی خۆمان توانیمان دەستنیشانی بکەین کە تەسکبوونەوەی بۆ ڕیمیزی هەیە. بۆیە بڕیارماندا چارەخوازە نەشتەرگەری بۆ بکەین. نەشتەرگەریەکە بریتی بوو لە چاکردنەوەی ئەو تەسکبوونەوەی بۆ ڕیمیزە و بەردێکی دروست کردبوو لە میزڵدان ئەو بەردەشمان بۆی شکان بە هیوای سەلامەتی بۆ چارەخوازەکەمان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.